خەڵک چۆن سەریدا بە شەڕەفی ئافرەت سەریەتی دیارە کەم ئافرەتی کێ شخصێتی چۆنە. باوکت مسلمانێکی عەلەوی بووە. ئێستش بیرمە کەمام جەلال منی لە باوەش کێروتی هیچ بووکم بۆ نەهێنا بزانم 2 دیناری یامی ئێستش بیرمێ کە چۆنە گریان لەناو جێبەکە ئێستش ئێستاش هەر لەسەر هەمان قسەتی کە نۆجار قورئان خوێندەوە هیچ لێ تێنەگەیشتی. جەنابەت عەرەبیە زانی حتى تەنانەت خەڵک گەڵێەوە پێکەنیوە گاڵتەی بەدینەکە من ئەوە بێڕێز نیم گاڵتە بەدین بکەم. ئەین پاپای ڤاتیکان داوای لە تو کرد ئەتو دوعای بۆ بکەیت. ڕایەوە لای منوتی ئەتوانیم داواکاریەکە بکەم فەرمووی توانی دوعام بۆ بکەی. جەنابەت بۆ لە ناو مانجێکی وەک ڕەمەزان دەی باسی نیقاب دەکەی دەتوانین بەر لە ڕەمەزان باسی نیقاب بکەیت. بەڵێ من دژی نیقابم باسی حیجاب کرد من دژی حیجابی ئەجنەبیم یعنی ئێستا خەڵک ژنی ئۆردوگان چی لەبەرن چون عینە نیقابی ئەوەکەن زیاتر ئەوەی دەبیندرێ بەرکەوتن و قسەکانی تۆ ڕوو بە ئاینی ئیسلامە نەکیزە ئاینەکانی تر. ئەی معقولە پیا موویەکی قژ لە یاپراغێک لە برنجێک ببینێ دڵی تێکەڵ بێ معقولە موویەکی قژ ببینێ لە سەری ژنێک بڵێ ئیتە تاوە مێشکی بۆ شتی تر بڕوە. شەڕەفی ژن لە دەموچاوی دیارە شخصێتی لە دەموچاوی دیارە من چۆنە دەموچاوم بۆ داپۆشم. وەبزان پێشتر داوای دەستگیرکردن تا بووە منیش بقابلەیە کرام وتی کێ بوو وتم فڵانە مەلا بوو. خۆت خەڵکی کۆی وابزانم ئەم ڕۆژ لە سلێمانیەوە هاتوویتە ئێرانە وابزانم باوکی بەڕێزیشتان پێشمەرگە بووە کاتی خۆی. بەڵێ باوکم پێشمەرگە بوو دەستەی دامەزێنە حیزبی هیوا بوو لەگەڵ جەنابی ڕەحشاد مەلا مستەفا بەیەکەوە بوون باوکم و جەنابیان زۆر باسی باوکمیان کردووە و لەگەڵ کاک عومەر دەبابە کاکی کاکان کاک فواد مەسووم مام جەلال و مام جەلال باسیەکە کە ئەڵێ نامەی دەرسی کوردایەتی ئەداینێ نامەیەکی داینێ بیبین بۆ یعنی تاقیە کردینەوە ئەنجا ئێمەی وەرەگرەگەر ئازانە بۆی ناوەری ناگرتین ئێدە زۆر زیکرەی شتی تریشی هەیە هەندێک زیکرات هەیە لای منە و براکەمە هێشتا هیچ کەسێک نازانێت پێمە خۆشە ڕۆژێک باسی بکەین بەڵام هیوادارم اینجا باوکم طبعا چەند ساڵ پێشمەرگە بوو دوایی لە 74 بۆ پێشمەرگە دوایی هاتەوە نەخۆشکە و دەمووی 5 ساڵ لەگەڵمان ژیا باوکم کە نەخۆشکە و دراوسەکانەوە نییە ئەیشۆنەوە و مەیتەکەیەنن و ئەوانە یانی تەعەجوبیان مابوو کە ئەوە لەشی باوکمەنینۆ کە دەرهاتووە ئوتووە لە لەشی دراوە جگەرێ بە لەشی هین کراوە کوژاوەتەوە زۆر ئاساری تر لە لەشیا بوو یانە تا بیرمە کاک مستەفاوان هاتنیات ئەم پیاوە چۆن وە تا ئێستا 50 ساڵ لەم گەڕەکەیە چۆن باسی شتێکی نەکردەوە ئاوا پێی نەوتوین کە ئەمانەی لێقەمەوە بەداخەوە. وابزانم دەربەدەریشتان زۆر بینیوە ئەوەشم گوێ لێ بووە کە باوکت مسلمانێکی عەلەوی بووە نازانم جەنابەت کاتێک بووی بە زەردەشتی ئێستا کە وەک نوێنەری زەردەشتیەکان دیاری دەمەوێت ئەو قۆناغە بزانم هەر لە باوانەوە تۆ زەردەشتی بوو یاخودەوەیە دوای ئەوە ئەو بیۆڕایە لە تۆ دروست بوو. پرسیارەکەی کەمە جەنابەوەتی دەربەدەری دیوە بەڵێ من کە حەزەکەمەوە بگەڕمەوە کە لە دایک بووم تازە بووم چەند ڕۆژێک بوو تەمەنم دایکم مامۆستا بوو طبعاً حەمدیە کۆیەکە هەموو ڕایان کرد پیاوان هەمویان لە ئەشکەوتی حوتکێ بوون هەموو ڕایان کرد کەرێکیان بۆ دایکم هێنا لەبەرەوەی دایکم ژنە مەسئول بووە و تازە ژناڵی بووانە منیش لە باوەشی بووموانە ئیتر دایکم باڵای زۆر بەرزە جەزوو کەرەکە لە شێر دایکم ڕشتە دەرەوە هاواریانەکەیان و کەرە بێنەرەوە کەرە بێنەر یعنی زۆر بەڵێ ڕۆیشتین بۆ ئەشکەوتی حوتکێ لەوێ جابن بیرمە دایکمی گەڕێتەوان لە ئەشکەوتەکە کەوتمە خوارەوە باوک هەموو ئەیانە دواز لێ بێنەمەی هێنەرەوە چووکە هەلیکۆپتەری بەعس بەسەرمانەوە ئێستا هەلیکۆپتەر ببینی ئێمە بڕۆین بە لای تێکیان بە شتێکەوە ئیتر هەمومان قسفەکات هەلیکۆپتەر ئەو ناوەی قسفە کرد ئی بەعس ئەو کاتە ئیتەوە حاصل دایکم لە خۆیە ئەگریا ئیتر پورەکانم نەنکم هەمووی ئەگریان و ئەوە کەوتە خوارێ ئیتر باوکم کە هاتەوە لەوێ نەبوو کە هاتەوە وتیان ئەوە جوابیان بۆ بەڕاکردن هاتووە باوکم وتوی شتی وانە بە شەڕەفم هەرچم گرتبوویان فایدەی نەبووی تر چ بوو دوو پێشمەرگەش لە دوای باوکم ڕۆیشتبوون بە دوایە ئیترەوە بوو کە منیان لە قەراغی پێشەی بکەمەنە ئاکە بە درەختێک ئەو بەتانی کە دایکم پێچابوومی بە درەختێک کەوتبوو وەکو ئەلاگەیەک درەختەکە گرتبوو یانیکە نەگرت بە ئاوەکە زۆر وەڕ بوو لێژ بوو سەریع بوو ئەیبر بەڵام ئەم درەختە چۆن ئاوای کرد و دارەکە بەتانەکەمی گرتبوو ئەوانەی تر دایکشم بە قدێ لە بەتانەکەی بەس بچکە ڕاکەڕاک و سەرشاخ و کوشتن و شتیوا بوو یانی وەکو بڵێ چۆن لە ڕەوەکەی ئێرە ئەو
ئەوە بوو زۆر ناخۆشەی گەڕنەوە ئیترەوە بوو وەرەی دای کچەکەم کەوتە ناو دەریاکە و کچەکە مردو ئیتر بەو شێوەیە منیان دۆزیێن جا دوایی کە هاتینەوە ماڵەکەیان ڕوخان دەبووین سووتان بووین لە کۆی ڕامان کرد بە قەڵاسە ئەنج دوای ماڵی باوکم ئەرزەیەکی بە کاک حەمەمین کڕی بۆ کوێستان هاتن ئەوانیش کوێستانی ئەوە وەزیرە هاتن ئەوانیش لەوێ نیشتە جێبوون بەڵام ئێمە زۆر سپاسیانەکەین کە ئەوان ئێمەیان شاردەوە و هیچ کەسێکیش دەسیمی نەکردین چکە باوکەمەم بێعدامی دەرچوو بوو دوایی کە ئەفوات دەرچوو بۆ هەمویان ئێمە نەقلی تۆز بووین 5-6 ساڵ لە تووس خورماتە بووین ئەوە بوو من مناڵ بووم هێشتا نەچوو بوومە ڕۆزەکە نەقلی تۆز بووین دوایش لەوێ یەکەم جار چوومە ڕۆزە دایکم بوو بە مامۆستا لەو مەکتەبە منی برد لەگەڵ خۆی مام جەلال بیرمە مام جەلال هاتە ماڵمان لەوێ ئێستش بیرمە کە مام جەلال منی لە باوەش کێروتی هیچ بووکم بۆ نەهێنا بزانم 2 دیناری یامێتی بۆ خۆت بوو بکڕە ئێتە منیش هەروەرم ناگر سەرێکی باوکمتی تۆ هەموو شتێک لە مام جەلال وەرەگری لێ وەرگرەوە مامتە باوکماتی لێ ئێترەوە بوو کە پارەکەم لێ وەرگر على ئەساس بووک بکڕم هەتاوەکو 5-6 ساڵ بە دایکم وت ئەو پارەی منە نەبوو مامەیەمی ئەو هەر پارێک بۆ ئەمودەوەی منە مناڵ بوومەوە کاتەوە الحاصل ئیتر گەڕەکە کە هەمویان بە عەریزەوە لە بە دەرگا بەسەرەوە وەسڵابوون بۆ مامە عەریزەیان هێنا بۆ ئەو شتانە ویتر ئاوا بوو ژیانی من زۆر ناخۆش بوو زۆر ڕاکەڕاک و باوکەمە بینە و دایکمە بینە و بڕۆ لە ماڵی نەنکووەرەوە و خەڵک لەگەڵتان بژی لە بەرەوەی کە دایکم بە تەنیا بوو گەنج بوو وابزانم جەنابەت ئەوەی من بینی بێتم 2 جار پاپای ڤاتیکان بینیوە زیاترەیان کەمتریان هەر 2 جارە ئێمە طبعا کە هات بۆ ئێرە ڤاتیکان وڵای حەسکەمەوە بگێڕمەوە بەڕاستی طبعا لە تیارەکە و جەنابی وەزیر و ئەمانە و دوایی جەنابی کاک مەسرور و جەنابی کاک نێچیروان هاتن لەگەڵیانەوە چوونە لای هەموو نوێنەرەکان تۆقییان کرد گەیشتە لای من کە گەیشتە لای من ئەم لۆگۆیدی طبعا ئەوان لە بایبل نووسراوە کاتێک کە جیسز لە دایکە بێ 3 مۆقەت چنەڵێن ئەم کوڕە پیرۆزبایی لێکەن دیاری بۆ بن ئاڵتون و ئەڵماسی بۆ بن و ئەڵێن کە ئەمە دنیا ئەگۆڕێ و ئەبێ ئیتە ئەم شتانیان هەیە ئەوان لە بایبل هاتە لای من سەیری کرد طبعا کە لەدایک بوو کەسی ئەتیرافی پێ نەکرد زەردەشتەکان سەر چوون ئەمە چیرۆکەکە واگەڕێتەوە کە چوونوتیان بۆ یەکە لۆگۆکەیتی هات سەرێکی منی کرد دەستی وارێ کرد منیش کە سێرم کرد دەستی وارێ کرد منیش دەسم وارێ کرد بۆی دێگی جا چۆ دواوە تۆزێک سێرێکی کردمەوە وەستا و ئەوانە و وتم بەخێربێ بۆ کوردستان داواکاریەکەم هەیە کە دوعا بکەی کوردستان سەلامەت بێتەوە ئەوانتیان ئێمە پێکەوە ژیان هەیە و نوێنەرەکانی تر منیش تمام قسانە تکرار ناکەمەوە طبعا وتم بەڵکۆ دوعا بکەی کە کوردستان سەلامەت بێ و ئەمین بێ و سەرکەوتوو بێ دوایی سێرێکی کردم وای کرد و چوو تۆقەی کرد لەگەڵ شێرکۆنێنەری جۆکان گەڕایەوە لای من طبعا پێشوی تۆقە بکە من ملوانکەیەکی ئاڵتونم مایە ئاڵتون نعفو ملوانکەیەکم مایە ئاڵتونە بوو و دفرەوە هەر بوو طبعا سەیرێکی کردویای بە ئەوەی پشتەوەی پیا ئەسمەرکە پشتەوەی وتی بە من چوج تۆقەی لەگەڵ نوێنەرەکە کرد گەڕایەوە لای من وتی ئەتوانیم داواکاریەکە لێ بکەم وتم فەرمووی ئەتوانی دوعام بۆ بکەی یعنی سەیر بوو این پاپای ڤاتیکان داوای لە تو کرد ئەتو دوعای بۆ بکەی بەڵێ ئەم هەموو قەشە و مەلا و شتە بەڕێزانە لەوێ بوون بە منیتی ئەتوانی دوعام بۆ بکەی وتم of course I will pray to you بالتأكيد دعاء بۆکەم ئەوە بوو دوایی لە ڕێکخراوەکەمان مەراسیمێکمان کرد بە هین فلێکسێکی باپەی ڤاتیکانمان کرد بۆم و ئاگردان و بخار و ئەوانەمان پێ کرد و دوعاوی تقوسمان بۆ کرد و نوێژی سەردەشی با بڵێ یعنی تقوسمان بۆ کردوانە دوعامان بۆ کرد فریمەکەم بۆ نات بەڵام جاری دووەم ئێمە لەگەڵ ژنانی قادەی عالم چل ژنین لە هەموو عالەمەوە قادەی دینی هەڵیان ژاردووە ئەو لە شەرقی ئەوسەد کە بڵێ لە منطقەی عربی بەس من و کچێکی لوبنانین ئیتر بەس ئەوەنە تاو ئەو منیژۆک و کورد طبعا بینم کردووە هەڵچەنە ئەوان ئی دەوڵەتەکان بەڵام تەنها من ئی ڕێجنم ینی ئەی ئەوت خان چوین بۆ پاتیکان چوین بۆ پاتیکان من یەک لەو حی گەورەم بردەبوو طبعا وتم پێڵم کە ئێمە وڵاتەکەمان ڕوخە ئەم خانۆکانمان ئاوا بە جوانی دروست کردێتەوە ئاو شاخ و کوردستانە چوم دیم زۆر پێخۆش بیری کەوتەوە لای لەگەڵ من زۆر قسەی کرد ینی زۆر ئەو 5-6 ڕۆژ زیاتر ماینەوە لەوێ و تر دەورات بوو کۆنفرانس بوو وتارم هەبوو لێ بەڵە فەرموو ببوورە ئاینی زەردەشتی دەڵێن ئێمە یەکەمین ئاینی سەر ئەو زەویین لە هەمان کاتدا ئاینی ئێزدیش ئەو قسەی دەکەن دەڵێن ئێمەش یەکەم ئاینی سەر زەوین ڕەنگە تۆزێک لێکچوونی هەبێت لە نێوان ئاینی ئێزدی و
ئاینی زەردەشتی بیۆڕایەک هەیە دەڵێن ئاینی زەردەشتی ئاینی فارسەکان بووە هاتووە بۆی کورد لە ئێزدیەت و لە یارسانیەت جیا بکاتەوە هەشبوونی خۆی بەسەردا بچەسپێ هەر بۆ نمونە زۆربەی ئێستا پێڕەوانی ئاینی زەردەشتیە لە هیندستانن لە پاکستانن لە لای ئێرانن زیاتر لە کوردستان ئەوەی دەبیندرێت لە سلێمانی بەشێکی زۆری لێە بەڵام ئاینی ئێزدی سەڕای ئەوەی کە ئیسلام هاتۆتە ئەوسنورە بەڵام بوونی خۆی هەرماوە بۆیە پێیان وایە کە ئاینی ئێزدی ئاینی سەرەتا بۆ ئاینی کوردەکان بۆ نەوەک ئاینی زەردەشتێت بۆچون هەیە بەڵام بەپێی هەموو زانەکانی عالەمک و فیتاگۆرس و ئەنیشتاین و گالیلۆ و نیچە و ئەمانەکە نیچە کتابێکی لەسەر فریدریک نیچە هاکەدایەتە کە لەم زەردەشت بەپێی هەموو زانەکان ئەڵێن یەکەم پێغەمبەری زەردەشت بووە و کە پێغەمبەری ئاریان بوو ئەو کاتە ئێران نەبوو عێراق نەبوو هەمووی دوێلات بوو ئەو کاتە ئێران هەمووی چەند سەد ساڵ زیاترەوە بزانام ئێرانیەوە نەهەرەوە نیە عێراق هەمووی 100 ساڵەیە ئەو کاتە شتانە نەبوو تورکیا و کاتە هەر نەبوو ئەو کاتێک کە باسی 4000 ساڵ پێشەم ڕۆکەم ئەو منطقەی ئاریان بوو سۆمڕیەکانی لێبوو مێدەکانی لێبوو مێترایەکان ینی ئەمانە شتیانە پەرز ینی یەکێک ئاویە پەرز یەکێک گوڵیە پەرز یەکێک پتیە پەرز یەکێک بڵێ خاوەندی هەریەکە شتێکی خۆی دانابوو بەڵام زەردەشت کە پێیا بوو ئەمانەی هەموو فڕەیە وتی تەنهایەک خواهەیەویش ئاهورە مازایە بەپێی هەموو فەلاسفە و هەموو هینەکانی جیان ئەڵێن زەردەشت یەکەم پێغەمبەر بووە کەواتە پێغەمبەر ینی پەیامێکە ئەیگەێنێت بە خەڵکەکە و لە ناو دینی زەردەشت ئەوەی کە لەوانە شەوانە بەڵام ئەوەی کە من لە زۆر کەسەوە بیستمە و خۆم خوێنومەتەوە بە تایبەتی من یاتیما دەکەم مەسەر کتابە ئەوروپیەکان نەک کتابەکان کە ئێرە هەریەکە و بەلای خۆیان ئەینووسێ کە لە دینی زەردەشتا ئەخوندەکان پێیا بووە طبعاً مۆقەکان هەبوو ینی ئەخوندەکان پێیا بووە پیاوە دینیەکان کە هەندێکیان ئیمانیان بە مەلیک شەیطانە بووە کە ئەمە نابێ بوو ژێرە دوایی فێریشتی خراپ بدەکات دەبێ ڕێزی لێ بگیرێ و هەندێکیان ئیمانیان بە دۆنادۆن هەبووە طبعاً ئەوانەی کە ئیمانیان بەوە بۆ پیانەوە هەر خۆی ئەم سێدینەکەی یەزدانیەکانیان پێوتن یەکەم دین بوون کە ئەم دینە خوای پەرستووە بۆیە ئەمان بە ناوی ئێزدیەکان جیابوونەوە ئەوانی کەش بە ناوی کاکەی یارسانیەکان جیابوون یارسان لە چیەوە هاتووە ئەوەی کە من خوێنمەوە بیزە لەوانی خۆیان لە من باشتر دەزانن لەوانە شەوانە بێ ئەڵێت ئێمە چەند خۆشەویستی بین بەخوا مەسەرم بۆ نمونە لە یەک تادا ئەگەر دوی بینێ دوومانێت ئەگەر دەی بینێ دەماکاتە خۆشەویستی نێوان مرۆڤ و خوددا یەکسانە یارسان لەوە هاتووە اینجا بەڵێ ئەمە ئاوا بۆ چیرۆکی ئەمسی ئاینە هەر سەبارەت بە زەردەشتیە دوو تێڕوانین هەیە چ دەربارەی خواوەندیان نمونە ئێستا دەڵێن بەشێک لە هیندستان ئاگر دەپەرستن کەچی لە لای کوردستان و ئێران بانگەشەی ئەوە دەکەن کە باوەڕیان بە خودای یەکتاپەرستی هەیە لە هەمان کاتدا لە ڕووی کتێبەکان کتێبی ئاوێستا هەیە کتێبی گیتا هەیە کۆمەڵە کتێب هەیە باشە لەو کتێبانە شتێڕوانی جیاواز هەیە هەندێک کتێبیان پێڕازە هەندێک کتێبیان پێڕافزە بۆ ئەو جیاوازی بیرکردنەوەش لە ناو زەردەشتێت هەیە لە هیچ زەردەشتێک نە لە هیندستان نە لە منطقەی ئاریان نە فارس نە کورد نە عەرەب نە طبعاً 200,000 زەردەشتیمان لە کالیفۆرنیا هەیە لە ئەمریکا هەیە لە ئوسترالیا چەندین کۆمنتی هەیە لە ئەوروپا لە ئەفریقا لە سوید لە هەمووی هەمانە ئێمە طبعاً هیچ زەردەشتێک ئاگر ناپەرستێ بەڵام ئێمە ڕێزە ئاگرەگرین هەموو قوسەکانمان ئاگریتیا کوردی چووکە ڕەچەڵک زەردەشتی بووە بۆیە کە لە مەراسیمەکان زەردەشت ینی کورد حتى پیکنیکە کاتن هاوینیش بێ و ئاگرەکاتەوە چکە نازانێ بۆ ئەیکاتەوە نازانێ مەسەلەی ئەم ئاگرە ئەی سەبارەت بە کتێبەکان تەبا تاوایکەم ئەمەیان زۆر ئەبێ تاوایکەم ئەمەیان طبعاً با یەک شتە پێ بڵم کاتێک ئەلێکساندەر مەکەدۆن هات وتیان مەکتەبەیەک لە بەغای طبعاً تا لای بابیلۆن زەردەشتی واتە کۆڕشی وە بابل جۆکانی ئێوە کرد ستاجۆر ئینێکیان دانا بۆ تیمسالێک چ کۆڕشی وە بەروتی بۆ تۆ کۆڕشە بێ خۆ تۆخوا هەیە وتی لە بەری ڕێزدەوانەگرم ئەوان ڕێزەواگرم نیش ڕێزی لێگرم تر بووی بڕۆن ئەوە ئیسرائیلیان بۆ تازەکەنەوە بەریان بەرەمە چێمانە گیران کۆڕش والحاصل ینی مەکتەبەیەک لە بەغا هەبوو چکە بەغای باغداد بۆخەکان حکمیانە کرد زەردەشتیەکان ئێستاش تاقی کیسرا ئەوەی سلمان پاک سلمان الفارسي والحاصل لەوێ مەکتەبەی گەورە هەبوو کە ئەلێکساندەر مەکەدۆنیان مەکتەبەیەکی زۆرتی بڕۆن هەموو کتێبە عیلمیەکانم بۆ بێن دوای زمانی غەزواتەکان کە ئیسلام هاتن غەزویان کوتیان مەکتەبەیەک لە بەغا ماوە ئەوە کتێبی وایە وتی هیچ کتێبێک لە کتێبی ئێمەی پیرۆزەکەمان پیرۆسترە وتیان ناوتی لە بڕامی سووتیان مەکتەبەکەیان سووتان تەوان زۆر شتی مهمیتیا بوو زۆر ئەنجا کە غەزواتی ئیسلامی بوو هاتن کوردەکان مەسەلەن طبعاً
عمري بصراحة قساكم أما الإنترنت لي ببيدالك نقبل أواد دروستيكرا رسالة عمر بن الخطاب إلى آخر ملك الساساني إزدانجر همو لي بن الإنترنت رسالة كي ملك برئيس عمر بن الخطاب دياتي وأنا وليش يعني رسالة آخر ملك الساساني إزدانجر إلى عمر بن الخطاب لي الدهدية كشون تيتي أبي بيت خواب برسيا وتيتي إما سيزار صار بيشتو خواب ما برستو إما واو أو يشتتي أجر بقسمان كنين إما واكين يتر أوانيش جابكي بدل نبوة هصاون كهاتون بسريانا ياوا يعني أما إستلير دانيشتين كس أجايلي نبوة كأما جيشة كدرس كراو وهاتو يتر كيان كشتيان وسريان بناوي دين وكرديان خوي دين واناله ديني أو ديني تسامحة ديني بيكوجيانا ديني أما دين ميان روكان نين أمانا ديني أم بكا هندق لجيشة كديني أم بكار هناشتي خرابيان زور كر أو كردي رايكرد هاد مثلا لبغا برو كركوك برو سليماني برو مثلا بو نمونه چو برو أو دويلاتاني كيسا إيران دواي چو بوشي هيش شوينك وريان نقر آخر شوينا هندستان لهندستان وريان نقر أماني چان صوت كسيكنو همو هيلاكنو قونريان دراو مناليان لبرسا بير لرقام بردو رحمو أترسنو ماليان بجيهشت وحاليان ايتن مريكا كي باشا هند وري نقرتن چن تيبا برون جيماني هر وري نقرتن لأخيرا باشاو تيم قوم بو نارون يعني طبعا من لبركاتي برنامج زوزو ببالباسيا كم يكجار واشنية يعني توزي تفاصيل تيها والحاصل كابراوتي باخم باشاوتي باخم تيام جينم أو بكرد كان أمو وصابون دانيشتبون أنا وتشاوري باشا هاتي كاك أما واجه مانية وشين مانية واينو تبى أخي بكبرين دواي هندستان كويه محيطة بحرة بشينا بحر همو أمرين نيومان زياتر لرقام مردوين نيومان زياتر كجراوين چندي والحاصلوتي منجلكم ببين باشا بربري كان لشير هندي قالين هندي بلا موتيان شيرة بوي كباشة ديا منجلي كان وينا بربريان كل شير وتي سيري كان أمدور كشيران بيا أما بكمناوي أرجونا استولاتك منوكو منجلوا برلج خلق جيتان نابيته وناتوان جيتان كمان أيش ديارك ديني زردشتي ديني هزر ورجان ديني عقل ومعرفة ديني زانست إيماني بمعجزة وخرافيات وقرباني أشتانية قبل شو كات الشكريان هبو هني نباتي شكري دري هنا وتشين شكريا وتيتي أم تشين شكرا بقد أو جاميتويا فرمني خمنا وشيركا خسينا طبعا شكر خويا قريت هنا تاعت ويتري أكثر هيك وتواني ويجمع كابراي باشا وتي باشا دوسي روجن بين دواي هادوتي إما جيتانا كينو جيلو نقطة بقرن وتي بشرتك جيتانا كينو أبي للدروا وكو إما جل بركن وكو إما نامخون وكو إما نالطام شتا مكتب وكو إما لتقصة كان من بجدار بن وكو إما قصب كان وكو إما بجداري شاي هنا كان من كهمي وكو إما لمالي خوتان شي أكن تقوصي خوتان ججني خوتان زماني خوتان جلو بركي خوتان هر شتيكي خوتان أكن بيكن بو شرطة ورتانا قرم ودوام شرطي قورشم يكشتي ترى أبي جوي ككستر ورناقرن يعني زاد شي تربية وري ناقرن هر أونا نطاو أمان لسر أو پروردبون كلسر أو پروردبون أمان بيانو تي بارسا كان بلام أواني إيران بيانو تي فارسا كان أمانة يعني اعترافك استرناكن هر خوان زردشي أصلا الطواو اعتراف زردشي كان كيشي زردشي العالم أو بارسا كان إما زردشي كان بارسا كان أقريتوا يعني كالي فارسا كان يعني ما بس إيرانيا وأقريتوا بلام أمانيش بارسا كان أقريتوا أمانة هندي كان خرافيات تشتيان خصوتنا وآفستاوا بلام إيمان زردشتيات لسر هنديك نسيانة خرافيات تشكال مروف بطبيعتي حال حزيلة تيروك وخرافيات وشتي خيالية بطبيعتي حال مروف مو مروفك حزيلة وشتانية بلام بارسكان وانين يعني بارسكان وكو أمانين خلقة القبولة كان كشكوي جاباسي آفستاو كالجنابد آفستا زماني كردي جاران بو كلا سطا نوتي لزماني هورامي نزيكا هورامي خومان هورامان هورامان كان بون أموي زردشتي بون چكا زردش ورمي لدايق ولا بشت هورامان أو دي هورامان ورمي انجالبرو هورامان كان استش أخلاق وحركات وكلتو هموي زردشتيان تياماوتو هوي بيريشاليارا وهرهيني زردشتيان مكسيان كردو چكا هموشتي كان قدغة كردين بويكا أوتو زمان بمينيتو والحاصل آفستا زماني
زمانی سانسکریتیە بەڵامێکێک خۆی کتێبی زەردەشتی 8 کتێب بوو پێی دیار نەما لەم غەزەوات و شەڕشتا 5 دانی ماوە 5 دانەکە یەکێکاتەر 5 کۆ کردەوە نایلێنە ئاڤێسا ئەم 5 کتێبە بەشی یەکەمی یەسنایە کە یەسنا گاتاکان لە خۆیگرێ ئێمە ئەتیما دەکەین سەر گاتاکان و تەکانی زەردەشت خۆیەتی کە زەردەشت لە خودات تسقالێک زیرێکی خۆی داوە بە مرۆڤەکان کە لە عەقڵی خۆی لەگەڵ خەڵوت کە قسەی لەگەڵ خوددا کردە لە مێشکی خۆی باتنی خۆی زەردەشت گاتاکانی نووسیوەتەوە ئەو گاتاکان زۆر مهمە یعنی وەکو جاران ڕستی مجەسەم هەبوو هەر نەوعێک سەیدەکە شتێکە گاتاکان بە هەر نەوعێک بخێنیتەوە معنایەکەدا زۆر مهمە لەسەر بیری چاک وتەی چاک کردداری چاک ئێمە ئەتیمات دەکەین سەر گاتاکان نەک ئاڤێستاژە خوێنینەوە بەڵێ 2 ساڵ پێش ئێستا بووە بزانم گوتێت لە ماوەی 7 ساڵی ڕابردوو 15,000 موسڵمان بوونە بە زەردەشتێت لە هەمان کاتدا لەو ماوەی ڕابردووش وابزانم ئەو پارەی بۆتان دیاری کرا و لایەن حکوومەت یاریمی کوردستان بڕدرا وابوو ئەنجا پرسیارەکەم ڕێک ئەوەیە لەسەر ئەو بابەتە زۆربەی ئاینەکانی تر لە ڕێگای پەیڕەوانی ئەو ئاینە خۆیان دەژێن هەر نمونە ئیسلام کاتێک زۆربەیان مزگەوت دروست دەکەن پەیڕەوانی ئاینی ئیسلام مزگەوتەکە دروست دەکەن پارە دەدەن بە ئاینەکە بە هەموو شوێک پاڵپشتی ئاینەکەیان دەکەن ئەگەر ئاینی زەردەشتی ئەو هەموو شوێن کەوتۆی هەیە لە کوردستان چ پێویستی بە پارەی حکوومەت یاریمی کوردستان بۆ ناتوانێت خۆی پاڵپشتی خۆی بکە یەکەم حکوومەتی هێرێمی کوردستان ئێمە سپاسی حکوومەتەکەین طبعاً کە یاسای ژمارە 5 ئازادی ئاینی دەرهێنا لە ساڵی 2015 ئەو ئێمە لەو کاتەوە توانیمانە بە ئاشکرا بڵێ زەردەشتین ئۆشتانە ئەو نوێنەرایەتمان هەبوو هەیە لە وەزارەتی ئەوقافکە خۆم بووم هەم یەکەم نیە بەخوا بە هەر کەسێکمەوە دەوێت بۆ من بە کوشتم نایی بۆ ناتێ مناڵم هەیە کاکە مناڵەکانم سەرگەردانمە کە مناڵم هەتیومەکە من عملیات کراوم ناتوانم بڕۆم کاکە من نەخۆش هەر کەسێکمەوە شتێکی دۆزیەوە حاصل کاک مەریوان نەقشبەندی وتی ئاوات خان خۆت ببی باشترە منیشتم بەخوا کاک مەریوان نایم ناتوانم هەم ڕۆژێ لە سەیمانیەوە بێم وتی نا هەموو ڕۆژێ نییە ناو بەناو چالاکێک بۆ توانی بێ نەژێ توانی یەکتر بنێری وتم باشە ئەوە بوو کە من وەرم گرت چکە کەس وەری نەگەر هەموو ترسا تەنانەت دوان لە بەریتانیا وتیان نەگەرمانی 5,000 دلارمان بنێ ئێمە بەریتانیا بەجێڕین بێن من لە 9 ساڵە لەسەر گیرفانی خۆم ئەو پرۆسەیە بەمە سەر تێگی ئەو حکوومەت یارمەتیمان نادات هیچ شێوەیەک نە عەرزە یاینێ چەند هەوڵمان نە عەرزەیەک نە عەرزە یاینێ نە قەبرستانی یاینێ نە ژوورێکی بۆ گرتین هیچ ینی ئەملا لە ڕێی پەیوەندیەکان شتێکیان بۆ بڕایەوەیشیان بڕی لای ئێمەژە و کاتە زین خۆی و کاتەجی بۆ کاتە NGO هەبوو پارێدا بەس NGO نەما پارەکە تۆزیەکرا لێ هەولێر لە ڕێی پەیوەندیەکان و لە سێمانی ژەڕی خراوە دیموکراسیەکانەوە ئەتی ئێمە پارەکەمان بڕا بەڵام ئێستا مەعاش نییە خەڵک پارەی نییە نان بخوا مەعاش نییە بە چی بیکە لە 2014ەوە کە یاسای ئازادی ئاینی دانرا مەعاش نەما ڕوبع مەعاش درا ئەوە یەکەم دووەم چەند ئەندامێکی ئێمە کە بوون بە زەردەشت یەکێکیان دوکانی میوزیکیە بوو بڕاو کە ساڵێک 2 ساڵ یەک میوزیکی نەفرۆشت دێگەی کە زانیان زەردەشتە دوای 2 جار چوو بۆ شوێنێکی دینی ئەوان نوێژی کرد دوکانەکەی پڕ بووە هەیە تیجارەتەکەی وەستا کە بوو بەزە کەس تیجارەتی لەگەڵ نەکرد هەبوو مامۆستا بوو محازەری وەرناگرت محازەری نەما ئەچوو بۆ ماڵان دەرسێتەوە محازەری نەما لەبەرەوە خەڵکەکە لەوە ترسا بەڕاستی ینی دوایی مەسەیمە داوای عەرزمان کرد مەسەن لە تاسوجە چوین کچەکە لەوێ بوو وتمانەمە ئیمزایکە دانیش و گڵە بەڕۆژەیە خواریەکتە فڕەیە وەرەقەکەوت ئێمە ئاگر پەرستانە چێم بابزانی زەردەشتی قەت ئاگری نەپەرستووە هەموو عالمەکانی دنیاڵە یەکەم کەس خۆی دۆزی و زەردەشت بوو زەردەشتە 7 ساڵیەوە شەڕی دژەهی نەکرد دژە عوبودیەت و ئەو کە چۆن ئاغاکان کرێکارەکانیانەوە چەسانە و 7 ساڵ بوو بەجوا بەهات بوو ئەوە دوایی هەموو ڕۆژێک پرسیارێکی لەخوا کرد ئێمە چۆن دروست بووین بەوا بوو بۆ خۆخوا جوابی نایەوە سەر پرسیار لەخوا بکەی جواب دێتەوە جوابی نایەخوا بۆ بە 30 ساڵ بزانم ئەوە نەبوو باوکی وتی ژن وتی هەتا ئەو 100 پرسیارە 101 پرسیار بۆ بزانم وتی تا ئەوە جواب نێمەوە وەرجابەکەی وەرنەگربەوە من ژن ناهێنم هەستا 14 ساڵی ژیانی بۆ 11 ساڵ لەم شاخ بۆ ئەو شاخ بۆ ئەمکە و کەوتە خەڵوەتەوە هەموو پرسیارەکان تاقیبی مانگ و ئەستێرە و باران و هەوا و ڕۆژ و شە هەمووی وەرگرتەوە هەموو پرسیارەکانی وەرگرتەوە ئەنجا وتی خوددایە تۆ گێرە قسێ بکە وتی خوددایە من 100 پرسیارم لە تۆ کرد هەموو جارێکی شەموت خوددایە بەڕاستی جوابم بەرە بەڵام تۆ جواب نێمەوە بەڵام کێ جوابیامە خۆم جوابی خۆمە کاتە خوددا لەکوێیە خوددا لە ناخی مرۆڤەکانە
خدا ئازادیە خۆشەویستیە پێکەوە ژیانە کاری باشە ئەو خدا دێگی اینجا بۆچی زەردەش بەخوایەوە بەڕاستی جابم بەرەوە لەبەرەی زەردەش هەموو کاتێک بۆیە زانی کە خوا هاوڕێ و دۆستێتی بۆیە دایمەنۆکو هاوڕێ قسەی لەگەڵ خوا کردووە و قەتیش زەردەشەکان ئاگریان نەپرسێ هیچ زەردەشێک حتى پارسەکان ئاگر ڕەمزی ژیانە ئەگەر ئاگر نەبێ ژیانە فەرزکە کارەبا نییە تەوان کارەبا بە ئاگر درستە فەرزکە ڕۆژ نییە و کارەباش نییە و ئاگریش نییە ئێستا پێ دەڵێم هەستە چاو دەبەسمەوە بڕۆ ماڵەوە سیارە لێ خوڕە باشە بە سیارە مەڕۆ بە پێ بڕۆ چۆن ڕۆیتە ماڵەوە ئەگەر ئاگر نەبووە ئەو هەموو تەکنۆلۆژیا دروستە بوو ژیان نەئەبوو ئێمەش نەئەبووین ژیانە بوو بەچی بە کوتلەیەک بەردین بەفر و تاو کەوکەبە نابوو وەنە کەواتە ئاگر ڕەمزی ژیانە یەکەم هەموو دینەکانەڵێن ینی ئاباسی ئاگرەکە ئاگر نوری خۆی تیابینی خوا نبینی بەس ڕووناکی خوا لە ئاگرە بینی وەنە دووەم ئاگر جاران سیلا حشتیوانە بووە دژمە هەر بە ئاگر ئیشارەتیەکیان کردو گردیان دروست کردووە و سێم ئاژەڵی ماڵیان لە ئاژەڵێکیەکان بە ئاگر پاراسەوە ئاگر ڕووناکی یاوەتەوە ئاگر میکرۆ بەکوژێ ئاگر جوانترین خزمەتمان پێشکەشەکات چییە بە ئاگر خواردنە وەنە ئاگر ڕووناکیە ئاگر هەموو شتێکە ژیانە لەبەرەوە ئەڵێن ئاگرە با پێم بڕن من ئێستش خۆم لە ماڵەوە ئێواران یەک بۆم داگیرسێنم ئێستاش وانە لەبەرەوە کورد دایمە زیرەک بووە بفەرمۆتەوەینی لۆلۆیەکان لەسەر چنا دۆزراوەتەوە چەند هەزار کورد بیدایەتی حەزارەت بۆ بۆی لێ هاتووە ئەم کوردە بۆی لێ هاتووە بۆی لێ هاتووە کوردستان یەکەم گاری لە ببوورە یەکەم گاری سکە لە کوردستان دۆزە یەکەم قیتارە لە کوردستان یەکەم ئێسقانی مرۆڤایەتی لە کوردستان یەکەم فلود لە کوردستانی هەموو یەکەمەکان لە کوردستان دۆزرایەوە کورد بۆمان لێ هاتە بۆیە پێشکەوتوترین کەس بین میلەتان لێمانە ترسن بۆیە وامان لێکن بۆیە پارچە پارچە بۆیە ناڵ هەناسە بین چکەزان قەومێکی مسالم و ئازادی خواز و قەومێکی زیرەکە کورد قەومێکە لە ژیانی کورد یەک بس خاکی کەسی داگیر نەکردو هەر خەڵکە خاکی ئەمە داگیرەکە کورد بۆ ئەڵێم ڕقی لە دژمنی خۆی نییە نابێتەوە چونکە مرۆڤ دۆستە ئەنی کورد ئاوای تایە بیری چاکگوتەی چاک کردداری چاک لایەزال لە خوێنەکەی ماوەتەوە لایەزال ئەوەیە سەبەبەکەی کە ئێمە بۆ شێوەیە ینی چەندیان لێ کوشتین جەماعەتی سەدام ئێستش بێنە ئێرە خانوویانە دەینێ ئێمە ئاو نانیانە دەینێ ئاوا زۆر دڵمان زۆر زۆر خاکیە یەکسەر ئەوا بێ هیچ تیان نامێنێ حەقدی تیان نامێنێ کێشە گەورەکەمانەوە بەداخەوە من زۆر جارە لەم خۆزگەوا نابووین ئەگەوانە وای ناسە دەوڵەتەوەین اینجا دەمێ بێمە سەر بابەتێکی تر لە مانجی ڕەمەزانی ڕابردوو جناب دووسێ دەرکەوتنت هەبوو دەنگدانەوەی زۆر زۆری دروست کرد بە تایبەت یەکێک لەوانە بابەتی ئەو بوو کە گوتت 9 قورئانم خوێندۆتەوە و هیچ لێی تێنەگەیشتم دواتر وا بڵاو کرایەوە کە جەنابەت داوای لێبوردن کردووە لەو قسەیە شتێکی وان بینی اینجا لە سۆشیال میدیاکان وا بڵاو کراوە بەڵام وەک بەڵگەوەی ڤیدیۆیی هیچم نەبینی لەسەرەوەی کە تۆ پاشگەز بوو بێتیەوە لەو قسەت ئێستا شەر لەسەر هەمان قسەتی کە 9 قورئان خوێندۆتەوە هیچ لێی تێنەگەیشتی جەنابەت عەرەبیە زانی بەڵێ یعنی ئەگە قورئانەکە بخوێنیتەوە لێی تێگەی لە هەمووی تەفسیری جیاوازیە ینی بە شێوازیەیت ینی سەیکە ئەو دایکانەی ئێمە لەگەڵ ڕێزم بۆیان لە ماڵەوەن خوێنەوار نین عەرەبیش نازانن یەک کەلیمە ئەو مسڵمانیشن 24 ساعت لەسەر بەر نەک 24 یعنی لە ڕۆژێکا 5 جار لەسەر بەرماڵ و هەر ئیشیان نەبێت تەسبیحەکە و ختمەکەنوەنە لەگەڵ ڕێزم بۆیان طبعاً ئایا لە قورئان تێگەن بخوێنەوە بەڵام مەرنی هەموو کەسێک لە دەردەشتیەتی شتێ بگات تێدەگەم بەڵام بەس ئێستا ئێمە پرسیارەکەمان بەڵام بیر و باوەڕەکەی وەرگرتووە و کەسە خۆ ناڵێ من لە قورئان تێدەگەم سەیریکە کاکە قورئان ئەوە نێوەنە گەورەیەوەنە چەند سوورەتی تیاوەنە باوەڕی هەموو سوورەتەکان ناتوانێت بە دەقەیەک بە سەعاتێک تێبگاوە بەڕاستە خەڵگەیە دەجاری خوێنتۆ لێی تێناکە و خۆ تۆ ناتوانانی بڵی شتێکی وەڵا ئاسانە تێکەم نەخێ شتێک بۆ شێوەیە ئاسان نییە ئێستا ئەو خەڵکی کە لە کوردستانیش کووردا ببوورە قسەکەشت پێ دەڕم بەڵام دەمێ زیاتر تەوزع لەسەر بابەتەکە بدەم ئەو خەڵکی کە لە کوردستان کووردە خۆمی مێژووی خۆی نازانی و هەمووی لە کوردایەتی تێناگە بەڵام کوردیشە بابەتی موسڵمانیش ڕاستەکەی وایە بەڵام من کە ئەڵێم تێناگەم لە قورئان تێنەگەیشتم نەجارم خوێنەوە لەبەرەوەی قورئان و شەی سۆمەڕیتیا و شەی عەبریتیا و شەکانی قورسە دووەم لە قورئانە فەتحەیەک بەغەڵەت بخوێنیتەوە کەسرەیەک بەغەڵەت بخوێنیتەوە معناکەیە گۆڕێ معناکەیە گۆڕێ تێگەی ینی معنە مەسە ئەلدین وەنە
يا كبكبو أبي بأديب بونمونا نقطة كداني على الذي يعني كاتب بس نقطة جلسد يعني كاتب وشي واهية حسكي من بودني وشي واهية بقوريني فتحة وصمة وشك صوب بنجا معناه داد كلمة واهية يقدانا يعني مثلا صوت بنجا معناه داد وشك قرصة يعني عربي اسم يك كل زمان قرصة كاني عالمي شش زماني قرصة عالمي عربي كله شش زمان قرصة كمن الله مليت يجيشتو تينا جيشتو خوانا خاصة نموتوا ككتبي كي خرابة كتبي كي خوانا خاصة سوكا يعني وام نوتوا من وتو مليت أنا زمان دايك منية يكم دوامش وشكاني قرصة وشكاني زوق قرصة يعني من بيستو صال شش حوصل من لدروي ولاد جياهم هربيان بإنجليزيان بهولندي قسم كره أتوما تو يعني بنالا كان بوي كردي فين بكردي قسم كره بونمونا وأنا عربي كزور بكار منين أوا بيرم شتو راسه بعربي خنومه بس بيرم شتو شكاني قرصة أما يكم دوام ما بس مهيش تجنبه كمن سكاتي من خم جايزي عشتي بيكوجيان ومرقرتو سفيري آزادي وبيكوجيانم يعني إنسانية من شون دانش سكاتي بديني بكم أقل بديني بكم سكاتي بديني كي خم كم أما يكم دوام باسی مسکوتەکانم کرد من هەشتی مانگ لێ دوانە کەمما ئەوان نوۆی مانگ بڵاویان کردەوە باشە هەشتی مانگ وتم باران و لافا بێ ئەوەی من سەیری ویرم کردبێ ینی وەدەرم کردبێتن جەوەکەم کردبێ وتم کاکە لافاوە بێ ئەمانە لە خەیمەیان ئەمانە لە دەرەوەیان خەڵک هێنان نییە بیخوا خەڵگێ فەرشی نییە سۆپای نییە با شوێنە دینیەکان بکەینەوە تا ئەم زستانە تەواو بێت با مناڵ نەمرێ نەسووتێ لەژێ خەیمە مناڵی ئاوارەکان قەیچەکە با ئەم زستانە بۆ چییە همون شوێنێک ماڵی خوایە ماڵی منیش ماڵی خوایە خۆمان ئاید بەخواین وە ئەیتت ینی چی تۆ ئەم هەموو شوێنە دەرگاکەیدا سپلیتی تیا فەرشی تیا تەلەڤیزیۆنی تیا گەرمە ساردە بانکەی تیا ئاو هەوا و کارەبای 24 ساعت ینی ئەو مناڵە کوردە جوانانە لەنا ئەو خەیمێ بۆ سا وەڵای ئێمە چوینە بڕوا بکە چوینە کەمپەکان کەمپی عربەت چوین مجموعەیە کچم دی هاتن وتیان وڵای ئێمە شەوان ناریم چین بۆ توالێت جیامان تووشی نەخۆشی ڕەحمشتیا بوون قەڵ باڵغە و ناو لە ڕوومانە ئەوانە یان بە 20 ماڵ ئینێکیان هەیە هەما ینی باشە گوناح نین ئەوانە موسەریان ڕشک و ئەوانە گوناحن بەجددی بەو سەرمای تۆ وەرە خۆت بێنە جێی ئەوان کاک بۆتان یەک هەفتە یەک مانگ لە ناو خێمەیەکا بژی یەک مانگ تو یک ساعت او کاربان لەسەر کۆی گشتی قسەکە لەسەر کۆی گشتی بابەتەکە یەک تێبینی بوو قسەکەش پێ دەبڕم لەسەر کۆی گشتی من مەبەستم ئەوە نییە کە من ئیسائی دینەکە بکەم مەبەستم مرۆڤ بوونەکەی چونکە دین مرۆڤ لە دین گەورەترە ئەگەر مرۆڤ نەبێت دین سوودیە بێت پەیامەکەت پێم گەیشت دەزانم لە تێغراقسەکە بەڵام لێرە یەک شت هەیە نا ئەنجا یەکشتی تریش تۆ بۆ سەبا ئەوە کاکەیانەوە بەسمێکی تۆ تێ بە دەقەیەگە هەتاوێ لە قسەکانی خۆت بکە فەرمی خەڵک هەستا چی کرد بۆی کە شوهرە بێنێ هەریەکە بە نەوعێک باە طبعا من زۆر نەخۆش بمە ڕۆژە لەگەڵ ئەم نەخانە چوین بۆ شوێنێک چەند ڕێکخراوێک لە بەغاوە هاتوون دوای ئەم نەخان بە زۆر تێ بێ بچینە ئەم نەسوورەکە ماڕەزە وەرەوەرە وڵات چوم لەگەڵی ئەم علی کاک علی لێ بوویتی وڵای مقابەتم بەخوا زۆر نەخۆی وتم بەخوا نایم چونکە ئێستا قدێلەکە ئەبڕن ئیتە هەر پێکەنیێرەیت بەخوا هەر سەیرم لای ئەوە بوو کە قدێلەکە نەبڕن لەوێ ئامادە بە هەر مێشکم لای ئەوە بووە دواییش پێکەنیم کە تەواو بوو پێکەوتم قدێلەکەیان بڕی خەتایتەوە بوو حتى تەنانەت خەڵگەڵەوە پێکەنیەوە گاڵتەی بەدینەکە من ئەوە بێڕێز نیم گاڵتە بەدین بکەم من خۆم تا ئێستا 8,000 ئیسلام مسلمانم لەسەر کاردانەوە هەڵی کارمان هەیە وەرە سەیری کە یەک مەسیحی و یەکی نییە زۆر بەشیان محەجەبن هەر ئێستا ئەو ڕسمانەی کە دی و هەمویان محەجەبە نەبوون زۆریان هاتوون بۆ دام لەسەر ئەوانە پرسیارم ئەگەر قسەکان تەواوی بە کۆمەڵێک شت بڵێم یەکەمینیان مانجی ڕەمەزان مانجێکی پیرۆزە لای مسلمانەکان جەناب داهاتووی لەناو ئەو مانگە کە لای مسلمانەکان پیرۆزە بابەتی سێ شتێت کردوتەوە یەکەمینیان مزگەوتە دوێمین شتیان قورئانە سێمنیشتیشان نیخابە بەر لە ڕەمەزان تەسادفی ڕەمەزانی دەکرد لەناو ڕەمەزانیش بەڵام هەر لێ دوانت دابوو لەناو مانجی ڕەمەزان قسە نەکرد بوو دەربارەی نیخاب دەربارەی نیخاب ئێنجا من قسەکانی تۆم کات پێدا من وەک بەرگری کارێک لە ئیسلام قسەت بۆ ناکەم بەس کۆی پرۆژەکەت بۆ باز دەکەم هەڵە تێنەگەشتم بەس بابەتی نیقاب نمونە باسی پێکەوە ژیان دەکەین جەنابەت بۆ لە ناو مانجێکی وەک ڕەمەزان دەی باسی نیقاب دەکەیت دەتوانین بەر لە ڕەمەزان باسی نیقاب بکەیت ئەگەر بابەتەکە نمونە ئەو قسەی خەڵکە دەڵێن ئەگەر وروشاندن نەبێ جگە لەوە پێکەوە ژیان ئەمڕۆ باست کرد خۆت لەو کارە خێرخوازەی کە کردوتە خەڵکێکی حیزابی لەگەڵدا بوو بەڵام من لە دوو شوێنی جیاواز کە بینیمە تۆ باسی نیقاب و حیزاب دەکەی
بە شێوە زەرچی پێچەوانەی ئەو کارانەی ئەمڕۆت وە باسی اینجا پرسیارەکان تەواو دەکەم کاتی تۆش دەدەم باسی پێکەوە ژیانی شت کرد من دەستخۆشی لێ دەکەم سەیری هەموو کار و چاڵاکیەکان کرد هەتا ئەسایبیە مندانی ئەوەی کە لە کەرکووکەن تۆ لەو چوویتە و شوێنە و پیرۆزبایی لێکردوونە هەتا یارسانەکان کاکەیەکان مەسیحیەکان جووەکان ئێزدیەکان هەمویان بەشداریت کردووە بەڵام کەمتر ئەوە لێ دەبیندرێ بەرامبەر ئیسلام و موسڵمانەکان زیاتر ئەوەی دەبیندرێ بەرکەوتن و قسەکانی تۆ ڕوو بە ئاینی ئیسلامە نەکیز ئاینەکانی تر هەر دەمێ ئەوت بۆ ڕوونکەمەوە اینجا ساحەکەی خۆتە دەتێتی بڵێ ویڵێ فەرموو نایزنەوە باشە یەکەم باسی نیقاب کرد بەڵێ من دژی نیقابم باسی حیجاب کرد من دژی حیجابی ئەجنەبیم ئەجنەبی مەبەستم بیانیە وڵاتی دراوسێ من جلی کوریەکی زۆر جوانم هەیە محتەشەمە جلی کوریەکەم وەنا ئەتوانی محتەشەم نێکی شتێکی وا لەبەرکە ئەشتانی محتەشەم بێ ئاوا تۆخ بێ هیچ شوێنێکی دیار نەبێ وەنیە بۆ جلی کوریەکی جوان من دوو ڕێزێنانم دانا بۆ کچێکبانیشم کردن کە ڕێزێن وەختیان خۆمانین بەس با تۆزە ئیمتیحانمان تەواو بێ جلی کوریەکی جوانیان لەبەر بوو سەر و بەستیان بەستە بوو حیجابیش بوون وتم هەر ڕێزێنانیان بۆ کەم تەلەفۆن بۆ کاک میران و ئەوان کردم ڕقەمەکەین بۆ برە من سپاسیانەکەم ڕقەم تەلەفۆنەکەیان بۆ دۆزیمەوە وتیان بەس ئیمتیحانمان تەواو بێین شەشن وەبزانم ڕێزێنانێکی شایستەیان بۆ کەم چکە جلی کوردی و محەجەبن حیجابن ئەوە لای من ڕیسالەکەی من ئەوەیە دووەم نیقاب باسی نیقابەکەی نیقاب مسلمان نییە نیقاب پێش زمانی عوبودیەت پێش یەهودی هەبووە نیقاب لە زمانی عوبودیەت پێش یەهودیای یەهودیەکان ئیمتیساسیان کرد وەریان کرد دوایی بڵاو بوو حتى لەناو مەسیحیەکانیش هەبوو نیقاب تێگەی دوایی هاتە ناو ئیسلامەکان نیقاب زمانی عوبودیەت پێش یەهودیەکان بوو باشە شتێک نییە عیلاقەی بە ئیسلام هەبوو بێ ئەوانی ژوەریان گرتووە تێگەی ئەوانی ژوەریان گرتووە لە قورئانە بە هیچ شێوەیەک نیقاب نەنووە لە قورئان ئەمووی خوێنێتەوە پێم بڵێ کام سوورەتە نیقابە هیچ تیان نییە هیچ ئەمان کردویانە بە کەڵتور نەکبەوە شەریکات هەیە ساڵی مەلاین دۆلار لە ڕێی ئەم جلانەوە دەستیەکەوێ دێگەی شەریکات هەیە دوایی مەسەرەن ئێوە لەگەڵ نیقابن من لەگەڵ نیقابنیم من لەگەڵ حیجابی کوردەواریم نەک جلی عەرەب یعنی ئێستا خەڵک ژنی ئۆردوگان چی لەبەرن چون عینە نیقابی ئەوەکەن کچی ئیمارات مەسەرەن ئیماراتیەکان بابەت تو کەلتوری خۆت هەیە ئەگەر من کەلتوری ئەگەر وڵات بم قەیناکە بەس من وڵات نیمە بێستە ئەتیزاز بە کەلتوری خۆم بکەم مەبەستی من تەنها ئەوەیە من کەلتورێکم هەبێ بۆ بچم کە قەرزی کەلتور بکەم تۆ لە ماڵەوە دەپەرداغێ بۆچی پەرداخێک لە ماڵە دراوسەکە دووەرەگری قەرزیەکەی وانە بۆ نمونە باشە من پرسیارێک لە تۆکەم لە بازارین کەسێک هاتووە بەس چاوی دیارە چاویشی ڕەش کردو و برۆشی کردو ئایا کوڕ ناتوانێت چاوی ڕشکا و بڕۆی بکات ئەتوانێت تۆ با قسەکەم تۆ پرسیار لەم ئەتوانێت ناتوانێت ئەتوانێ وەنا اینجا بە ئاو ناجواب نادرێتەوە هەندێک پرسیارەیە با من تاڵێکم زۆر جار هەیە بینی کە ئەوە مخەڕیبێکە هاڕیبێکە داعشێکە نیقابەکە دەڕوادیان قاچاقچیەکە موادی تری پێ بە ناوی لەژێر نیقابەوە ئەیباد لەژێر نیقاب باشە بۆ لە زانکۆی دوهۆک بووە بزانم بۆچی زاخۆ بوو نیقابیان چکە لە جیاتی کچەکە کوڕێک چوو بوو کەواتە لێرە قسەکەی من ڕاستە دووەم با تاوایکەم ببوورە دووەم ئەزانی خەڵک چۆن سەریدا بە شەڕەفی ئافرەت سەریەتی دیارەکەم ئافرەتی کێ شخصێتی چۆنە تێگەی سێم من دەباتی خۆم بۆ پیاەک داپۆشم کە من بڵێم سلعەنیم بۆ جنس و بۆ ئەو شتانە خۆ من فێری پیاوەکەکەم چۆن وەکو دایکی وەکو خوشکی تەماشام کات ئەوەی فێرەکەم بە پیاوەکە فێریەکەم کە بە چای واتەمە چایەکی مردانە چونکە دەرسێکی دەمێ بۆی بۆ کچی تری ژوا تەماشاکات نەک من دانیشم بڵێم وڵی من ئەمە نیقابەکەم لەبەرەوەی کە من ئالەتی یعنی هینێکم لەبەرەوەی کە شەوەی پیاوە نسێ شتیوانە لە کوردەواریە شتیوانە بووە بە هیچ شێوەیەک من لەگەڵیم نیم بڵێ چونکە شخصێتی تر بەکارێنێتن خەڵکی تر بەکارێنێت کە نیقاب بکات و تەخریبات بکات لە وڵاتەکە زۆر شتی وایان کردووە تێگەی چەندین جار لە بەغا داعشیان گرتە بەجلی نیقابەوە لە جنوب گرتیانە بەجلی نیقابەوە تۆ بیر لەوانە ناکەنەوە ئێمە بۆ بیاڵین بەناوی ئەوە خەڵک وڵاتەکەمان تێگا هەشە خەڵکانی بەڕێزن کەلتورەکەی وای لێ کردو ئەو نیقابە بکە ناڵم هەمویان خراپن هەمویان داعشن هەشە بەڵێ عایلەکەیان وا تەربیەت دراون کە نابێ پیاو بیان بینێ بەس بێ ئەمانش چاکەیت ئەبێ چاکیانکەیت کە پیا و ژنۆک و یەکە مرۆڤبوون گرنگە لای من پیاو گرنگ نییە ژن گرنگ نییە هەردووکیان مرۆڤن ئەبێ مافی مرۆڤبوونیان هەبێ دوایی پیاوە دیوە خۆی ڕوودکاتەوە
پیاو دیوە خۆی ڕوودکاتەوە لەشی سنگی دیار بێ و ئەمەی دیار بێت و ئەو شتانە پیاویش دیوە نیقاب بکات دانیش ئێستا جەنابە لەگەڵ من دانیشی کاکبۆتانی و ئەڵێ من بۆتانم و نقابێکیش کرد ئێ باشژنیش وەکو پیاو بێ نەخۆی ڕوودکاتەوە سنگشتی دیار بێ نە نیقابیش بکات قەینا جرێکی کورت تاسەر و ئەژنۆی قەیناکە مەسەن قۆڵێکی کورد بێ بەس پیاویش مەسەن شۆڕ لە بەرەکە قۆڵی کورد ئەتیادیە بەس باشن وەکو پیاو بێ بۆ بێ ئێمە جیاواز بین دوایی معقولە پیاو موویەکی قژ لە یاپراغێک لە برنجێک ببینێ دڵی تێکەڵ بێ معقولە موویەکی قژ ببینێ لە سەری ژنێک بڵێ ئیتە تاوە مێشکی بۆ شتی تر بڕوە ئەمە دووفاقیە بەڕاستی من دژی دین نیم من باسی دین ناکەم کە باسی نیقابەکەم باسی حیجابەکەم لە من تێبگەن عیلاقی بە دینەوە نییە بە هیچ شێوەیەک عیلاقی بە دینەوە چکە نیقاب پێش ئەو بە زمانی عوبودێتی پێش جوەکان بووە هیچ دینێک نەیکا بە ئیخۆی هیچ دینێک دوایی یەهودیەکان وەریانگە جا لە کریستیەکانیش بڵاو بۆ دوای هاتە ناو ئیسلامەکان دوایی بڵاو بۆ هەندێک شوێنی تر عیلاقی بە دینەوە نییە هەر شتێک بێ عیلاقی بە چێوە هەیە یەکەم عیلاقی بە تاجیرەکانەوە هەیە بڕواو کە ساڵی مەلاین دۆلار بەس بۆ جلوبەرگان ئافرۆشن تۆ مێشکت دەبێ مێشکت بکرێتەوە تۆ بە عەقڵی ئیشەکەی عەقڵت خوای خۆتە تۆ عەقڵت چۆن داپۆشی نابێ دایپۆشی شەڕەفی ژن لە دەموچاوی دیارە شخصیەتی لە دەموچاوی دیارە من چۆنە دەموچاوم بۆ داپۆشم منیش وەکو تۆ خوا خڵقی کردوم من مناڵەکانم فەرقی هیچ کوڕ و کچێکم نەکردو هەمویان وەکو یەکتر نەموتە تۆ کچی عیبە نابێ ئەو بکەی نەموتە تۆ کوڕی نابێ ئەوە بکەی ئەبێ ئاوا دایک و باوکتر بێتەکە نەموتە ئاخوشکەکە و درەنگ هاتۆ بڕۆ تۆ پیاونی بڕۆ ئەوە نەموتە ئەو براکە و بۆکە بۆ نان حڕێت ئازادی زۆ گرنگە ئازادی مرۆڤ ژنانە بێ ئازادی وەرگرن ئازادی وەرناگیرێتن بۆت نایەت ئەبێ خۆت وەریگری ئازادیەکە زۆر جار ئازادی قوربانی ئەوێ کوشتنی ئەوێ دەرکردنی ئەوێ بە ئاسانی نایەتە دەستت بە هیچ شێوەیەک و ئاسانی لەسەر سینی پێشکەش ناکرێت ئەبێ وەریگری ژنانە بێ خۆیان ئازادی وە ژنان کاڵەنین بۆ فرۆشتن کاتێک کە زەواجەکەن ئەبێ ئەمە حلومێخەکە و ئەمە پشتێنە و ئەمە خەنە بەندانە و ئەمە خۆی پارەی کارتێکی تەلەفۆنی پێ نییە شو بکە بەڵام کوڕەکەیان سەساجی عالی بۆیە کوڕ حەقی خۆیەتی ئەگەر بێت و لێی باد وەکو عەبد تەماشای کات ناڕێزی بەرامبەر بکات و بە احترامی یعنی حەقی خۆیەتی پیاو ئەو پیاوەی کە کاڵاکە ئەکڕێت چکە کڕێتی کاکە کابرا چەند ساڵە ئیشەکات پارە کۆکات و قەرزیەکە و سلفە وەرەگرێت چێ ژنێکی کوردێنێ ژنە کوردەکە ژەبێدەی ئەمە جلی بۆ بکڕی ئەمە خزمی هاتووە ئاڵتون بۆ خزمی هەڵگیرێ ئەمە حەفلەکەی لە فڵانە نادیبێ جلەکەی ئەوە نە ساڵۆنەکە کە بۆ کاکە بۆ ئەویش تۆ داوای ئەڵێ ئافرەت نیوەی کۆمەڵە ئەڵێ ئێمە نیوەین تۆ داوای ئازادی و یەکسانیەکەی کە داوای یەکسانیەکەی لەگەڵ کوڕەکەدا ئەنیشی پێڵێ زەواجەکەمان ئەوە نەیتێچێ با ئەمە نەکەین ئەوە بکەین ئیمکانێتەکەمان ئەوەنێ ئەوەی من ئەیەمە باشە بۆ کوڕەگەر پارەی نەبێژ ئەی تۆ بۆ کە پارە نەبێژ شۆکەیت تۆش نابێش بکە ئێستا کوڕ و کەژۆکو یەکی شەکات من مەبەستم ئەوانەیە تکایە قسەکانی من مەخەنە ناو دینەوە مەیکەن بە دین عیلاقی بە دینەوە نییە ئێستا مەسیحیەت بۆ ئیمان بە مەسیحیەت هێنێت چکە مەسیحیە ئیسلام بۆ ئیمان بە ئیسلامێنێ ئیسلامە ئیمانی بە دینێکی تر نیە ئیمانی بە ئیسلام هەیە مەسیحیەت هەوە زەردەشێت بۆ زەردەشکە ئیمانی بە دینەکەی خۆیەتی ئەگەر تۆ ئیمانت ئێستا تۆ مسلمانی جەنابەت ئیمانت بە مەسیحیەت هەبێ ئیمان بە ئیسلام نابێت چتە سەر مەسیحیەت ئیمانی ژەزانی چێ ئیمان وەکو ئەو تاڵەمەوەیە ها ئێستا ئەم تاڵەمەوە تۆ ڕای کێشی یەکسەر لە تەبێوەنە یەک تاڵمەوەنە کە مناڵە بێت ئیمانی یەک تاڵەمەوە بە پێی مڕۆڕی زەمان بە پێی کەلتوری ماڵی خۆی ئینجا مجتەمەعەکەی کۆمەڵگاکەی ئینجا ئەو دینەی کەزاڵە بەسەریان هەموو ساڵێک چینێک بلۆگە چێندرێ لە دەوری ئەو تاڵەمەوە چینێ ساڵی دوم چینێکی تر سێم دا تەمەنێ بێ بە 56 ساڵ لە 56 ساڵ زەحمەتە ئیمانەکەی بگۆڕێت بەڵام چۆن نتوانێت ئەبێ لە ناوە شۆڕشەکە دەست پێ بکات بە یارمەتی دەوروبەرەکەی بەزەبێ لە ناوی خۆی قەناعەتەکە دروستکە و شۆڕشەکە دەست پێ بکە بەو شێوەیە ئەگۆڕدرێت تێگەی ئەنی مەبەستم ئەوانەیە تکایە قسەی من مەکەن قسەکانت ڕوونن بەڵام لە هەمان کات دەکاتە گەمە باسی ئازادی پێکەوە ژیان دەکەن ڕەنگە ئەو کەسەی بەرامبەریش ئەوەی پێڕاست بوو بێ ناکرێ ئێمەشتی خۆمان بە دیکتاتۆری بەسەر خەڵک نەک لە ڕووی دینیش نا هەتا لە ڕووی ئازادی تاکە کەسێک پێی وایە حەز دەکا هیچ شوێنێکی دیار نەبێت تۆ با من پێ بڵێم من ڕێزم لە بەڵام نەک وەک دیاردە وەک کۆمەلگا باوکم من ڕێزم لە نیقاب گرتە من لە ڕۆژانە لە زانکۆ مەڕاستیمێکمە بوو
هەموو کچەنی قابەکەم بان کرد کتێبێکی زەردەشتی وتم وەرە و من ڕێز لێ ینی پێیان بڵێ و من چەندین جار حیجاب و مەلام داوات کردو چوومەتە هەموو کەنیسە و چوومەتە هەموو مزگەوتەکان مزگەوت نەک هەموو مزگەوتەکان ینی مەبەستم شیعە و قادری و سنە چوومەتە هەموویان بە گوڵ و بە ڕێزێنە من کە مەراسیمێکم هەبێت هەموو دینەکان نەفرێک دون من لە ئیسلامەکان 5-6 نەفەر بانەکەم من خۆشمێ ڕەفیق من خزمە مسلمانە لە ناویان ناژیم ئەو شتانە سەیری کە عیلاقەی بەوە نییە کە من ڕخنە ئەگرم ئەمە ڕخنێ ئەبێ هەموو کەس بەسڵێکی فراوان ڕخنە بگرێ ڕخنە ینی چابوون یعنی چاکبوون تۆ پێت خۆشە کەلتوری سعودیە لە کوردستان بڵاو بێتەوە کەلتوری ئێمە بمرێ بخینە قەبرەوە تۆ پێت خۆشە نەخۆ مەرجنیە من لەگەڵ ئەوەیە بابەتەکەیە عیلاقی بە دینەوە نیە نازانم بۆ من کە قسەیەکە کەمەی خەنە سەر دینەوە کاکە من عیلاقی بە دینەوە نیە ئێستش پێتانەڵم هیچ قسەیەکی من عیلاقی بە دینەوە نیە من ڕێزە هەموو دینێگەگرم لە ژیانم قسەم بە دین نەوتوە لە ژیانم قسەم بە هیچ کتابێکی مقدسیان نەش لە ژیانم قسەم بە هیچ پێغەمبەرێکیان نەوتوە لە ژیانم تێگەی ڕێزە هەموویەوە ئەوەی کە ڕێزیشی لێ نەگرێ خۆی بێ ڕێزە من عیلاقم نییە بەسەوە من ناتوانم بە جەنابە بڵێم وەرە ڕێز بگرە ڕێز ئەو کەسە لە خۆیەوێت ناتوانم فێریکەم وەنیە بەڵام من مەبەستم ئەوەیە کەلتوری خۆم کە ئەوانە هاتوون کەلتورەکەیان هێناوە مەبەستمە کەلتوری خۆم بگەڕێنمەوە زمانی خۆم بگەڕێنمەوە زمانێکی کوردی پەتی و کەلتور جەژنەکانی خۆم بگەڕێنمەوە عادات و تەقالید و نەریت و دابوونە ئەو شتانی خۆم بگەڕێنمەوە من کەی ئاڵام هەبوو وەکو وڵاتانی تر ئەو کاتەقی ناکەشتی تر بێتە ناوەوە بەڵام من ئێستا ئاڵام نێت ئەگە تۆ سەیکە ینی ئێمە وڵات نین وەنە ئەتۆ کە وڵاتێکی تر یەت بۆ ناو شارەکەت ئەچێ سەیری حەزارەتی دەکاوەنە ئەڵێ کەلتورەکە چییە مەسەن لە ئەوروپا فستیڤالێکەکەن ئەڵێن با کورد بێ معقولە کورد بڕوا بە ئەگالەوە و بە جبەوە بچێ هەڵپەڕێ سەمای خۆی بکاتم بڵێ مە کەلتوریە من نا ئەبێ کەلتورەکە کوردی بێ کەواتە لەوە بزانە کە من مەبەستم چییە تێدەگەم مەبەستەکان ڕوونن دەمەوێت لەسەرەوە باسی ئەوە بکەم لە فەڕەنسا ڕەنگە نیقاب هەبێ لە بەریتانیا هەبێ کاتێک شتێک ڕێژەییە ڕەنگە کێشە لەسەر کۆمەلگا دروست نەکات مەمنوعیان کردو بەڵام بەردەوام سەڕای ئەوەی کە قەدەغەشیان کردووە بەڵام هەر هەیە لە فەڕەنساش ئێستاش نیقاب هەیە بەڵام نامێ بابەتەکە بی بە مەسەرە و قاڵنادی بۆ دژایەتی شتەکە بۆ بە سیاست ئەمانە سیاسیەکانن واکەن ئیسلامی میانڕۆ هەیە وەکو دایکت باوکت دایکم کەس کارمان ئەوانە ئیسلامی میانڕۆن کە دینەکەیان گرتووە بێ ئەوەی بیر لە مەسلحەتی گیرفانی خۆیان بکەنەوە بێ ئەوەی بیر لە کورسی بکەنەوە قازانج بکەنەوە خۆیانە پەرستن وەکو دینەکە هێناویانە بە جوانی ئەمانە بەڕاستی جێی ڕێزێنانێکی گەورن هەشە بەکاریێنێ بۆچی بۆ دژایەتیکردنی وڵاتان بۆ پارە بۆ کورسی بۆ ئەو دەسەڵاتەکانی خۆیان بەکاریێنێ هەیە تێگەی کەواتە لێرە تۆ دوو ئیسلام دی ئیسلامی سیاسیت هەیە و ئیسلامی میانڕەوی کە خۆمانەی بینین کە ئەمانە جێی ڕێز و تەقدیرن قسەکان ڕوونە لە بەرکاتی پۆدکاستەکە دەمەوێت کۆتا پرسیار لێ بکەم وەبزان پێشتر داوای دەستگیرکردنت هەبووە و دەمێ ئەوەش بزانم کە هەڕەشەی کوشتن هیچ کار لێکرایە چکە بەردام ئەوانەی کە قسە لەسەر ئەو کەیسانە دەکەن هەڕەشەی کوشتنیان دەکەوێتە سەر ئەتۆ ئەخبارانە لێکی چۆنشتانە زانی طبعا زانیاری تەواوم لەسەر جەنابەت کۆ کردەوە تۆ اینجا میوانداریم کردی بەڵێ غەڵەت تێگەیشتنێک بوو لە نێوان من و ئەوانەی کە ئێستا بۆ جەنابتم ڕوون کردەوە هەسان شکاتیان کرد لە محکەمە و ئەو شتانە نا ئەو شکاتەکە لەسەرەوە نەبوو ئەوەی کە جەناب باس کرد محکەمەکە لەسەرەوە بوو کە ئێمە ئەنجومەنێکمان کردەوە لە دهۆک ئەنجومەنەکەی تر احتیفالێکمان کرد جەنابی کاکسەر بەزۆسکیۆن دام پەرلەمان و ئەمانە هاتن مەراسیمێکی گەورە دوایی چوبوونە سەریان سەلفیەکان وتبیانە بێدایخەن و بەدراوسەکانیان وتبوو بێدەریکەن و دوای لە لایڤێکی خۆیان وتیان کە زەردەشتەکان بێخلاقن و زەواجی مەحرەم و وتبویان ئاگر پێشتی هەندێک شتی قۆڕیان وتبوو ناشرینیان وتبوو کە دوورە لە قێزەوان دوورە لە ئەخلاقی کوردەواری چکە زەردەشتێت یعنی ئاریەکان کوردیش بەشێکە لە ئاری منیش مقابلەیە کرام وتی کێ بوو وتم فڵانە مەلا بوو ئەوی ژەڵێ مەیشرینەی مەکەمی کردو ناوەکەمی هێناوە تو کاکە بە لایف لە فەیسبوکەکە خۆت باس کردو کە زەردەشتەکان وان تۆ لایڤت کردوتەوە ئیتر لەسەر شکاتیان نێکردم بەڕاستی ئەو ڕۆژەی کاچوم بۆ جنێڤکە وتارم هەبوو بەیانەکەی بۆ دوو بەیانی شەوە چوم بەیانیە گەیشتم دوو بەیانەکەی وتارم هەبوو ئەو ڕۆژە بوو کە 28 یانزە بوو
لجنيف و3 ساعات ونيو لمحكمة بوم طبعا حاكمة كوتي بلا كاكس فرصة طبعا كاك فرصة دوسكي من ليرو زوزو سباسيا كم تشوكا 1 ديناري أو ساعاتي 1 ساعاتي إيشكي $2000 1 دينار $1 لمن نسن ودعوتي شكرين هم خمو إنكشي دعوت كرين كاك فرصة دوسكي وتي أبقى عيدي وتي تجياني أو نخلشي تيانا بقاكا يعني أجا كرسيكا جاي سيكا زيان شجبي دكز كرسيكا دانشتبو وتقاعد 3 ساعات يوم لناو جيتك أبو قفصي اتهام حتى زوجة شم دسمة ست أختك إنك برنا راس وصل يكفي الله يبرز شمل منهم زاني هرتوش 2 دقيقة يكفي الله يبرز شمل بيبو تبوي كلاس كم لعرس نخشة يتر كابراش لبيا وصلابو أو ملايكة شكاتك لمن كردوانا ولا أخيرا شوكا قاضي كش محجبه وتي أما راسته زردشة كان لقول الخش قدايك يعني نون وتي راسته وراسته أقرب برسون تي راسته وتي باشا تشاوركن يترقلك كان روشتن من ينبر دولات موتي مليونك غرامية جايك تبي بلا مدعي عام دائما نبيت دجي من قصبك دجي هين قصبك دجي متهم قصبك كمن بوم أبي دفاع على شكاتك بكاونا مدعي عام كهصاو بشكات كركي وطبعا وسي صدق زانيش مشاهدة وتي تو دائما خطابي كراهيته تو أكيد تو قصة كان دمو جنيو تو أجاه أني تو وكردو تو يكسر قازة كلاهينا كيا وتي تشيتا تو مدعي عامي خطوت محامي أوني نحن تنابي تجي أو بي يعني بجدي إن جابزانا كتشن برن لي تشن كابراك دائما خطابي لقول لي يزيد كان قصيان بيلي قصبة مسيحية كان ليد دائما خطابه كاني عجاوت شيء خطابه كاني بلان بداخو يعني كمليوني كان لسنة محكمة كو خوشم زور جناح $6 في ما بوشو مجنيف ونمزين كشتن بلا زور تقريبا دوشتم زور بوهات فيلمي قوريان زورنا روتو موتشتي يعني اشتي قوريان زورنا ودمات او هرشي كشتنو هرشي مردنو هرشي او بخومو مالو منالمو دمات ناردنو وادي كينو وادلي كينو يتسجر سعر كانش كانم طبعا وجاركيش همولش ماكوليري لي نازم تشيم خوتشيان نامي خواردم صدفه لشونه همولش ماكو باقي تركا غازات دي رخراي يسنا برسا كمان او هات لقلم تاي كودي شوله خسخانه بو اوسركم لينا بو يعني زورشتي ناخوشم دي زور ميوانم بربو قسقابان سياره كانش كانم سلاحيان بردوم كاميرا اوراقيان بر حتى كقدرو كغازات شوشكانيان كوكرو لبدر كاسيارم دانا بو جامي بشتويان هميانش كان جاري كان هر چاطايا كان بتشقولة كريتر أتبنيش نمزاني تجيب كم يعني وابوك ماما زارك ما إلي هاتورن تجيب كتر ناخوش الزروش ده يواي ساغو سلامتي لله سباس طبعا زور سباس كاتي باش داروي أجر هي تشتكي ما بيت والله تنها أويك بإما جينك باريزين حزكم وأوصلوا بشيلاني دروي جادة كان الدنيا قرمة هاوينا هرمالو خوادنا كيب مينته بويان داني أي ساريان بودانين يعني جناحا يعني ما نخواد رسيكر دون ما دام شتك خواد رسيكر إما إيمان من بخوابه خواج لواني درس كربي بس بوي إما تحقيقات وبزاني إما تنها بيد لخومانا كي خانوك ما نبي بيكين بدو ساريك ما نبي بيكين بش يعني بيد لوانا جاكينا ومسا هم أجا ودون درخد برين قدغي أجان لدرخد بيتن درخد نبرة أو بيس كردن إسل أوروبا أو خوينا خوان خيس بيشك أو بطلانا هم كي تقراغي أو كان خيش قراغي أوانيا هم لنا خويا كانت هاتو قلت خويا بسوت يعني لطاقة بيني شون رشبك خويا خوي نابي رشبه وبطاوك بقري يعني بي أقامان أو بي لهوا بيتن أو هم ساري داول حكومة يري مكم كا هل ساريك بودي بيو نبو كدو كلكي برو نروات يعني حقنا يلا همو يعني تشتسر شاخ كان سيري شاركاكي همو يدوك الله همو يعني بيئة كمان زوزو خراب زور بيسا دوم اهتمام بمنتجاتي ناخو بيئونا استيرادنا كين بويكا ايدي عاملش من زور تربيتنو بطالما كم تربيت يعني اوانا زور مهمة براسي سيم كزوزو قرنقا منهج كان ما خلق سقطة كان ايما امانيا منهجك بيك خلق بيبقينا شخصية بودرسكا لرزو لحظانه بشخصيتي من الدرسكي بويا بي ايما اقامان لمنهج همو منهج كان من يعني باشنية هيج منهجك ما باشنية ببورا وداوي لي بردنا كموي كبا غلط لقصة كانتك أو برسالك كجابنا أو تتو داوي لي بردنا كرو من نخيل لقصة كان داوي لي بردنا كرو زاني بو شو كمان إستش قصة كان مكمو من هيج غلط من كرو بلا من مروفون دايما لدين مهم ترى قدري مروف زوزو قورج مروفنا بدين نابتن بلا متوما
داوای لەبوونەوە کەساکەم کە بە غەڵەت تێگەیشتە لە قسەی من نەک لە قسەکانی خۆم چونکە من غەڵەتم نەکردووە مەبەستم ئیساءنیە بە هیچ دینێک مەبەستم زمانەکەیە کە زمانەکە قورسە بەڕاستی مەبەستم ئەوەیە کە مرۆڤ با لە سەجادە نەنوێ بێتە شوێنە هەموو نەخۆ من مەبەستم تەنها مزگەوتنی کاکە کەنیسە مەبەستم کاکە بڕۆ بە من قارەمان بڵێ لە کەرکک ئەو ڕۆژەی کە کەرکک حادیسەکەی لێ قەوما من 16 کەس هێنامە ڕێکخراوەکەی خۆم هەتا شەڕەکە تاوا بوو چوم لە ماڵۆ نوێنم بۆ بردن تێگەی ئەوە بەهێ من قەرمان بڵێ بزانە وایەنە لە ماڵۆ نوێنم بۆ بردن بەخوا بڕوا بکە یعنی مەبەستم چییە من مەبەستم ئەوەی ڕێکخراویش نامعبەدەکە من مەبەستم ئەوەیە کە مرۆڤ بوون زۆ گرنگە ئەبێ ئێمە یەکەم شت کوردایەتی زیینوکەینەوە خەڵک زۆر دڵی زیز بووە لە کوردایەتی خەڵک زۆر بێزارە لە کوردستان ئەبێ لە مولا ئێمە شەڕی حزب نەکەین شەڕی دژەتیار نەکەین شەڕی چی بکەین من دژایەتی حزبەکەی تۆ بە چی بکەم بە مەشروعەکانم بە خزمەت گوزاریەکانم زانم من چۆن لە تۆ ئازاترم زانم من ئەمانم کردووە نەک دانیشم ینی میلەتەکە دەفعی سەمەنەکەی باتەوە لەبەرەوە داوا لەوانەکەم لە هەموو حزبەکانەکەم یەک بگرنەوە هەمویان بە یەک دەست بە یەک دەنگ یەک حزب دروستکەن بە یەک ناو بۆی کە ئەوە دژایەتی نەمێنێتن وەیتر لەمە لە خزمەتی گەل و نیشتیمان و خاک و ئاو هەوا کە زۆر گرنگە بیکەن زۆر خۆشحاڵ بووین ئاوات خان دووبارە بە خێراتی زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابتان زۆر مەمنون